گەلی بینەرانی کورد کەنێکشن لە دەنجی ئەمریکا و لە واشنگتن من محتەبەر شێروانیم و ئەزجی لوقمان ئەحمەدم لەگەل سلااو و رێزێ دە بەرنامە ئیرۆدە هەفپەیبینەکە تایبەت یا دەنگێ ئەمریکا بە سەرۆک کۆمارێ عێراقی برێز فوئاد مەعسوومرە هەیە گوتێدە بەحسا هەڤگرتنا نەشتمانی دکە هەروساژی دو راپۆرتێن تایبەت لەسەر هەلبژارتنا تورکیە هەنە لێبەری وان ئەم بێ شەرمەزاریە فیفای دەست پێ دکن. سەرۆکی فیفا سب بڵاتر بۆ گەڕەکی تری 5 ساڵان هەڵبژێردراوەتەوە چەند ڕۆژان پاشەوەی فیفا بەهۆی ئیدعای گەورەی گەندەڵی ڕاتڵەکە. لە پاشگەڕی یەکەمی دەنگدان علی بن ئەلحوسێنی ئوردنی کە نەیاری سەرەکی بوو خۆی کشاوە و بڵاتر جارێکی تر بە سەرۆکی ڕێکخراوی فیفا هەڵبژێردرایەوە لە ڕۆژی هەینێ ئەمەش پاش چەند ڕۆژی مشتومڕی زۆر لەسەر گەندەڵی کرابوو لە ناوەڕاوەیەدا دێت. لەم هەفتەیە وەزیری دادی ئەمریکا بە فەرمی چەند کەسی تاوانبار بە گەندەڵی کرد کە بوو بە مای دەستگیرکردنی 7 کاربەدەستی باڵای فوتباڵ لە زوریخ. کاربدەستên ewleya Iraqê guman dikin got Daeş li paş teqîna her du tirimbêlên yên got li ber du otêlên pêncstêr û baş parastî hatine teqandin. Li Bexdayê di encama wan de bi kêmî 15 kes hatine kuştin û bi dehan jî birîndar bûne. Teqîna yekemê di êvara doh pênşemê de bû lê garaja otêla Babilê û ya din jî piştî çend xulekan ve lê dervî otêla Meridian teqiya. لێتانوها تو کەس نەبووە بەرپرسیارێ وان تەقینا بەلێ حکوومەتا عێراقی داعش تەوانبار دکە بڤان هەردوو تەقینابێ. و کاربەدەستانی عەرەبستانی سعودی دەڵێن بەلانی کەم 4 کەس کوژراون بەهۆی تەقینەوەی بۆم لە ناو مزگەوتێک لە ڕۆژهەڵاتی عەرەبستانی سعودی کەوە دوو هەمهێرشی لەم جۆرەیە لە وەتایی هەفتەی ڕابردوو. ئەم هێرشە لە کاتی نوێژی هەینی لە ناو مزگەوتەکە لە دەمام ڕوویدا. هێشتا ڕوون نییە چێ لەو هێرشە خۆکوژێ ئۆتۆمۆبیلی بۆم ڕێژکراو بەرپرسیارە و کەسیش بەرپرسیارەتی خۆی نەگرتۆتە ئەستۆ. بە پێی پەیامنێری دەنجی ئەمریکا لە قاهیرە میدیای عەرەب ڕایانگەیاند خۆکوژێک بەرگی ژنانی پۆشی بوو خۆی لە ناو مزگەوتەکەدا تەقاندبەوە. لە ئاکام هێرشە خۆکوژیەکەی هەفتەی ڕابردوو بۆ سەر مزگەوتی شیعەکان لە قەتیف 21 کەس کوژران ئەو دەم داعش بەرپرسیارەتی خۆی لێ ڕاگەیاند. حکوومەتا عێراقی دەست بە ئۆپەراسیۆنên لەشکری کریە تەوی کورد و شیعیان ve û bi alîkariya êrişên ezmanî yên hevpeymaniya navê netewî dago deverên li jêrî destê Daişê vegerînin û rizgar bikin. Bêtir zanîn di vê raportê de ye. سەربازانی عێراقی لە بنکەی لەشکری لە باکوور خۆ ئامادە دەکەن بۆ هێرشێک سەرکردەکەیان دەڵێت پۆلیس و چەکدارانی خێڵەکانی ناوچەکە بەشداری لەو شەڕەدا دەکەن. أعلى من درجات التنسيق عندنا انسجام إن شاء الله كامل. بەرزترین ئاستی هەماهەنگیمان لەگەڵ یەکدا هەیە چ لە نێوان ئێمە و هێزە ئازاکانی پێشمەرگە و نێوان ئێمە و هێزەکانی حەشت و هەروەها هێزی خێڵەکان کە ئەوانی ژوا بەشداری لە شەڕەکاندا دەکەن. هەروەها پۆلیسیش بە هەموو بەشەجیاکانی پۆلیسی خۆجێی و پۆلیسی سوات و پۆلیسی فدرالی ئەمەجگە لە لەشکری عێراق بە پشتیوانی هێزی ئاسمانی عێراق. هێرشە ئاسمانەکانی هێزەکانی هاوپەیمانان دەستی پێکردووە بۆ لاوازکردنی پێگەی دەوڵەتی ئیسلامی بەر لە دەستپێکردنی هێرشی زەمینی. هێزی تایبەتی عێراقی و چەکدارانی نیمچە لەشکری شیعەکان ڕۆژی چوارشەمە شەڕێکیان کرد بۆ کۆنتڕۆلکردنەوەی پاڵاوگەیەکی سەرەکی نەوت. هەروەک دەبینن ئێستا ئێمە لە ناو پاڵاوگەکەین پشت بەخوا لە چەند کاتژمێری داهاتوودا هەموو پاڵاوگەکە و ناوچەکانی دەوروبەری ئازاد دەکەین. پاڵاوگەی نەوتی بێجی لە ماوەی ساڵی ڕابردوودا چەندین جار کۆنتڕۆل کراوە لە دەست دراوەتەوە. هێزەکانی حکوومەت لە مانگی 11 لە ملیتانەکانیان سندەوە پاشان جارێکی تر لە دەستیان دایەوە. لە مانگی 4 دەستیان بەسەرداگرتەوە و سەرەتای ئەم مانگە ملیتانەکان جارێکی تر دەستیان بەسەرداگرتەوە. لەو توێژێکی تایبەتدا لەگەڵ دەنگی ئەمریکا سەرۆکی عێراق فواد مەعسووم دانی بەوە دانا شکست پێهێنانی داعش ئاسان نابێت. کردنی داعش یعنی شتێکی ئاسان نییە چونکە ئەوان ئەنواعی شانەی نوستویان هەیە نەک لە عێراق لە وڵاتانی کەش ئەو جابۆیە ئینسان دەبێت حسابی ئەوە بکە کە دەبێت لە چەندین لاوە شەڕی داعش بکرێت. شەڕێکی مەیدانی هەیە کە دەیکەی شەڕێکی کەش هەیە چۆن ئابوووریەکەی وشک دەکەیتەوە بنبڕی دەکەی. سەرۆکی عێراق گوتیشی هاوکاری نێونەتەوەی گرنگە بۆ شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.
هەروەک لەو راپۆرتە ئێستا دیتمان عەلی جەوانمەردی بەشی فارسی دەنجی ئەمریکا دیمانەیەکی تایبەتی لەگەڵ سەرکۆماری عێراق فواد مەحسووم سازداوە. سیاسەتمەداری بە ئەزموونی کوردستانی عێراق بەڕێز مەحسووم لە ساڵی 2014 لەلایەن پەرلەمانی عێراق بە سەرۆک هەڵبژێردرا لە وڵاتێکی حکوومەتی زۆرینە شیعی شەڕی گروپی تونڕەوی دەوڵەتی ئیسلامی زۆرینە سوننە دەکات. ئەمەی دەیبینن بەشێک لەو دیمانەیە. سەرۆک کۆماری عێراقی هەفبیرە دەگەل سیاسەتوان و شرۆڤەکارن ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوین کو ئەگەرا یەکیە پێشکەتنە کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ئەوە لەشکری عێراقی نەڕێخستیە نەیەکگرتیە و نە پێگرێ پاراستنە وڵاتی خۆیان لە دەمی ئەو ڕاستی شەڕێکی بە شێوەیەکی نو دەبە. دیارە ئەو جۆرە شەڕانە شەڕێکی نوێیە چونکە نە شەڕێکی کلاسیکی کۆنە نە شەڕێکە هی گرێلایە بەڵکو شەڕێکی تازەیە کە هەنیش جۆری شەڕەکە جۆرێکی تازەیە و پێویستی بە وەقتە بۆ ئەوەی لایەنی عێراقیش بتوانێت خۆی ئامادەکا بۆ ئەو جۆرە شەڕە. دکتۆر فواد مەحسووم دوام سەرۆکی کوردی عێراقی دەزانێتن ئەو هێزێن خۆبەخش و تێنە پێش ji بۆ شەڕێ داعش جهێ لەشکرێ وڵاتی ناگرن لێ دامەزراندنە لەشکرێکی بە باوەڕ و پێگرێ پاراستنە وڵاتی پێتیڤی بە ئاشتبوونا نیشتیمانی هەیە. بمانەوێ نەمانەوێ حساسیەت و ناکۆچیەک کەوتوتە ناو کۆمەڵگای عێراقی. ئەوە شیعەیە و ئەوە سوننەیە و ئەوە کوردە و ئەوە عەرەبە و ئەو حاڵەتانە کەوتونەتە ناو کۆمەڵگای عێراقی. دەبێ ئەوانە چارەسەر بکرێ. دەبێ ژێرخانێکی بۆ دروست کرێ. ژێرخانەکە لە پەیوەندی ناو خەڵکی عێراق لەگەڵ یەکتر و هەموو بگەنە قەناعەتێک کە دەبێ بە شێوەیەکی دەستە جەمعی هەموو بێکەوە خەریکی ئەوە بن ڕوبەڕووی داعش ببنەوە. کۆمەڵێک لەو هەنگاوانەی دەوێتن هەندێکی سیاسیە هەندێکی کۆمەڵایەتیە. مەسەلا ئێستا هەندێ عەشیرەت هەنە بەشێکیان کەوتونەتە گەر داعش بەشێکیان شەڕی داعش دەکەن. ئێوە کەوتە ناو خودی عەشیرەتەکە دەبێ ئەوانە هەمووی چارەسەر بکرێت. سەرۆکی عێراقی گوتە پشکا فارسیە دەنگی ئەمریکا هەتانەها سونیێنی عێراقی لێگەڕێک سیاسی یان ئۆلی و مەزهەبی نینە و نەها ئەو سیاسەتوان هەڵویستێخوا ڕێک دێخن. ئەو نەڕەحەتن ژمای تێکردنا ئیرانی حتا دڕاگرتنا پێشکەتنا داعشدا. ئەو خواپتر نزیکی تورکیا دەبینن و تورکیا هەڵوێستێک نو هەیە لە هەمبەر داعش. سەرۆک مەحسووم ئاماژە بگوتنا سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغاندا و پشتی کۆمبوونا هەردوو ڕێبەران وی گوتارێکدا بوو. بۆ یەکەم جار زۆر بەتوندی هێرشی بردە سەر داعش و گوتی نزیکەی 90 کەسمان دەستگیر کردووە کە لە ئەوروپاوە هاتوونە دەیانەوێت لە ڕێگەی تورکیاوە بڕۆن دەستگیرمان کردوونە. ینی سیاسەتێکی نوێیان نیشاندا. پێشدا ڕەنگە زۆر جوانەدا بێتێ دێن دەڕوا چ دەکرێت با بکرێت بەڵام ئێستا گۆڕان هاتووە سەر سیاسەتەکەیان. سەرۆک مەحسووم گوتە عەلی جوانمەردی ji پشکا فارسی تونەکردنا داعش کارێکی نەبسانە و بە وڵاتێکی بتنێ ناهێ ئەنجامدان. یعنی شتێکی ئاسان نییە چونکە ئەوان ئەنواعی شانەی نوستویان هەیە نەک لە عێراق لە وڵاتانی کەش. ئەو جا بۆیە ئینسان دەبێ حسابی ئەوە بکە کە دەبێت لە چەندین لاوە شەڕی داعش بکرێت. شەڕێکی مەیدانی هەیە کە دەیکەی شەڕێکی کەش هەیە چۆن ئابوووریەکەی وشک دەکەیتەوە بنبڕی دەکەی و چۆن هاوکاری لەگەڵ وڵاتانی تر دەکەی بۆ ئەوەی ئاڵوگۆڕی زانیاری بکەن دەربارەی ئەوانەی کە لەگەڵ داعشن و کار بۆ داعش دەکەن کە ئەوە شتێکی زۆر زۆر گرینگە ئەو هاوکاریە بینی دەوڵەتان بۆ تعقیبکردنی داعش. شرۆڤەکار پێشبینیە دابەشکردنا عێراقێ دکن ji ئەنجامی شەڕێ داعش و ناکۆکیە نێڤبەرە حکوومەتە فیدراالیا بەغدا و هەرێما کوردستانی. عێراق تا ئێستا لە هەموو حاڵەتێکدا یەک پارچەیە و ئەوەی نێوان هەرێم و حکوومەتی بەغدا حکوومەتی فیدرال هەندێ ناکۆچیە لەسەر مەسەلەی نەوت. هەندێک شت لێکدانەوەی دەستورە. لێکدانەوەی دەستور بۆ چوونی جیاجیا هەیە وەش حاڵەتەکی طەبیعیە چونکە ئەوڕۆ ئێمە لە بارودۆخەکدانین کە باز لەوە بکەین عێراق ببێتە چەند پارچەیەک و هەریەکە بەلایەکدا بڕوە
ئەوە ڕەنگە زیاتر لە ئەنجامدا بە تایبەتی بەنسبەت بەشەکەی عێراقەوە ڕەنگە داعش قازانجی لێ بکە. ئێمە ئەوڕۆ دەبێ هەمومان یەک هەڵوێست بین دژ بە داعش هەتا لە کۆڵ دەبێتەوە ئەو کات هەر کەسە چی هەیە بە باسی بکات و هەر شتێکیش کە دەبێ بە تەوافق و ڕێککەوتن بێ لەگەڵ یەکتر نەک بە شەڕ بێ. ئەگەر بێت و ئەگەرە ئەوە داعش داوای وتوێژ بکە ئێوە حازرن بە وتوێژ و سازان لەگەڵ داعش؟ نەخێر، چونکە داعش جێهەتەکی سیاسی نییە هەتاوەکو لەگەڵی دابنیشی. مثلا لایەنێکی سیاسی با لەگەڵیدا دەنیشتی گفتوگۆت دەکرد دەگەیشتی حەلێک، بەڵام ئەو لایەنێکی سیاسی نییە چونکە احتراف بە هیچ لایەنێک بە هیچ کەسێک ناکە، بە هیچ سیستەمێکی ژیان ناکە جگە لەوەی خۆی نەبێ. داعش لەگەڵ داعش شەڕی مان و نەمانە، بۆیە دەبێ بە هیچ شێوەیەک ڕەنگە ئێمە قایلین ڕەنگە ئەویش بە شێوەیەکتر بیر بکاتەوە ئەو وای دانابێ نەک عێراق بەڵکو ناوچەکە هەمووی داگیر دەکا و ئیعلانی دەوڵەتی خۆی دەکا لەسەری. سەرۆکۆماری عێراقی پێناسینە دکاک و نائارامیە سیاسی هەیە لێ نەهڕەشەیە لەسەر ئێکپارچەبوونە ئەردی عێراقی. ئەوە بەشێک بوو لە گفتوگۆی علی جەوانمەردی بەشی فارسی دەنجی ئەمریکا دیمانەیەکی تایبەتی بوو لەگەڵ سەرکۆماری عێراق ئەنجامیدا بوو. تەواوی ئەو گفتوگۆیە لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دەنجی ئەمریکا دەتوانن تەماشا بکەن. لوقمان زۆر باسی سرنجی ڕاکێشی هێنا گۆڕێ بە ڕاشکاوی باسی کرد کە پێویستی بە ئاشتەوایەکی گشتی هەیە، بەڵام ئەوەی باخشی هەیە ئێستا شەڕ بە دژی داعشە و داوای یارمەتی ئەو هەوڵ ددن گۆی کاربن هەموو بەشی عراقی هەموو پێکاتیان عراقی بە هەفتور شەڕی داعش بکەن ژبەر داعش وەک دیار دەبێت نە شەڕی ئالیکی تەنێ دەکە هەر کەس ژێر ئارمانجێ هەر کەس ژێر نیشانە ژبەر وی هاوی خەتەرەکە مەزن لەسەر عراقی و هەروساژی برێز معسووم گوت عراق یعنی هەگەر بمینە وێت بن خەتەرا پرچەبوونێ دەبێ ژبەر وی هاوی دەبێ هەفپەیمانیەکە نیشتمانی بێ ئاواکردن و هەموو لایە عراقی بە هەفتورێ کار بکن خەباتێ بکن لە دژی ئەv کەسین تندرا و مینا داعش. بەڵێ ئەلبەتە ئەوە ڕاستە، بەڵام سەرکۆمار لە قسەکانشی دیار بوو کە عێراقی ژیانی ئاستانجی هەنە بێجگە لە شەڕی داعش و مەسەلەکانی دیکە لە نێو پێکاتەکە جۆرا جۆرەکانی عێراق. بەێ دەڤرا هەمرین لە نێزیکی 12 ساڵان بەنگەهەکە بەهێز بوو ژێ چەکدارێن تندراورە لێ نوها دێ ژێری کۆنتترۆلا پێشمەرگان و لەشکرێ عراقی دەیە. پەیامنێرێ دەنگی ئەمریکا دلشاد ئەنوەر divê دوماهیکێ de serdana wê deverê kir û ev raport ji me re amade kiriye. هێزی پێشمەرگە و سوپای عێراق دەشتی حەمرین و سنووری زنجیرە چیاکانی حەمرین لە بندەستی داعش دەردەهێنن کە ئەو ناوچەیە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا پێگەی بەهێزی گروپە چەکدارەکان بووە. لە ئێستادا سنووری زنجیرە چیای حەمرین سوپای عێراقی تێدایە، بەڵام ژمارەیەک لە گوندەکانی دەشتی حەمرین لە ژێر کۆنتترۆڵی هێزی پێشمەرگەدایە. ئاسەواری جەنگ بە گوندەکانی دەشتی حەمرینەوە بەڕوونی دیارە بە شێوەیە کە هەندێک لە گوندەکان بە تەواوەتی ڕووخاون و هیچ ماڵێکیان تێدا نەماوە. هەرچەندە هێشتا مەترسی داعش بۆ سەر گوندەکانی حەمرین بە تایبەت گوندە کوردنشینەکان ماوە، بەڵام چەند سەرۆک خێزانێک بە تەنها بۆ گوندەکانیان گەڕاونەتەوە بە مەبەستی بە خێوکردنی مەڕووماڵاتەکانیان. بە چەند کیلومترێک نزیکی حەمرینی دیەکەی تقریبا 3 تا 4 کیلومترە ئاخرین دێنوتمان دیەکانی دەوروبەرمان چەندانی پێشستا هەمووی داعشی تیا بوو بەدەست داعشەوە بوو، ئەمە ئاخر دێ بوو. ئەمەشتە بە زۆر زەرمەند بوون بەبوونەوە شەید پێشمەرگە گەشتەوە ئەیدا شەیدی داوە پێشمەرگە لەم بەدارە بنانی حەمرین لەم دیهاتانە تاکو پرۆسەی پاکردنەوەی ناوچەکە داعش نەماوەی سەر لە منتەقەکە ئەگەر بوونانش بێ شتێک زۆر 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 کەمە. کاتێک بە دەشتایە چۆڵ و هۆڵەکەی حەمریندا گوزەر دەکەی سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و سوپای عێراقت بەرچاو دەکەوێت کە پێشتر بۆ شەڕی داعش بەکاریان هێناوە، بەڵام ئێستا ئەو سەنگەرانە چۆڵ کراون بەهۆی نەمانی داعش لە سنوورەکەدا.
ئێرە سنووری زنجیرە چیاکانی حەمرینە کە کوردەکان هەمیشە گۆرانی بە باڵایدا دەڵێن یان حەمرین یان ئەمرین بەڵام کاتێک دێیتە ئەم ناوچەیە دەبینیت جگە لە ناوچەیەکی وێرانە هیچی تر نییە بەتایبەت کە ئەم ناوچەیە تا چەند مانگێک لەمەوبەر بەدەست هێزەکانی داعشەوە بووە ئەمە شوای کردووە کە ناوچەکە جگە لە بیابانێکی چۆڵ هیچی تر نەبێت دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. دوابە دوای سەرکەوتنەکانی ئەم دواییانەی داعش لە عێراق و سووریا کۆمەلگای نێونەتەوەیش پشتیوانی بۆ هەوڵەکان لە شەڕ بەدژی داعش ڕاگەیاندووە. سێشەمە سەرۆکی ئەمریکا لە دیداری لەگەڵ سکرتێری گشتی ناتۆ لە کۆشکی سپی بەڕێوەچوو تاوتوێی استراتێژی بەرەنگاربوونەوەی داعش و تێرۆریزمیان کرد. سەرۆک بەراک ئۆباما ڕوونی کردەوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پابەندە بە شەڕی دژ بە گروپی داعش و یاخود مەترسیەکانی تری تیرۆریستی بە هاوکاری لەگەڵ وڵاتانی تردا. ئێمە لە نزیکەوە لەگەڵ هاوپەیمانی ناتۆدا وا کار دەکەین بۆ دڵنیابوون لەوەی ئێمە لەگەڵ وڵاتانی دیکە هاوبەشی دەکەین بۆ چارەسەرکردنی مەسەلەکانی پەیوەست بە بەرەنگاربوونەوەی تیرۆریزم و دڵنیابین لەوەی ئێمە بەردەوام بین لە هاو ئاهەنگی کارایانە لە شەڕکردن لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی لەبەر ئەوەی هەموو 28 ئەندامی ناتۆ ئەندامانی ئەو هاوبەندیان کە پشتیوانی لە حکومەتی عێراقی دەکەن لە شەڕکردنی لە دژی داعش. ستۆلتنبەرگ سکرتێری گشتی ناتۆ دوا بە دوای قسەکردنی لەگەڵ سەرۆک ئۆباما گوتی هاوبەندەکە خۆ ئامادەکاری دەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ بەڕێنگاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقای باکوور. ئێمە گۆڕانکاری دەکەین و کاردانەوەمان دەبێت و هەروەها هەستی ئامادەیی و لەسەر پێبوونی هێزەکانمان زیاد دەکەین. هاوپەیمانی ئەوروپایی پێشەنگی لە دامەزراندنی هێزێکی کاردانەوەی خێرا و هێزێکی ئەرکی هاوبەش دەکات. سەرباری ئەمەش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وابەستەیەکی مەزنمانە و هاوکاریشمان دەکات. ئەو کۆبوونەوەی کە لە ڕۆژی سێشەمەدا بەڕێوەچوو هاوکات بوو لەگەڵ بڵاوکردنەوەی بەرگری بەریتانیا بۆ شریتێکی ڤیددیۆ کە نیشانی دەدات فڕۆکەکانیان بردومانی مڵگەکانی داعش لە باکووری عێراق دەکەن کە بریتی بوو لە سنگەرەکان و تۆپخانەکانیان. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی ڕاوێژکاری و کەرەسەی لەشکری بۆ هێزەکانی عێراق دابین کردووە بەڵام هێزەکانی حکوومەت پێویستی بە یارمەتی میلیشیەکانی ناوخۆش هەیە. شیکەرەوە دۆگلاس ئۆلیڤاند بنکە لە واشنگتن بە تەلەڤیزیۆنی ئەلحوڕەی ڕاگەیان کە ئەوەش ڕەوشێکی نمونەیی نییە. هیواخواز بووم هێزەکان بە تەواوی لەژێر فەرماندەی حکومەتی عێراقیدا بوونایە بەڵام مەسەلەکە بەو جۆرە نییە و بەشداریکردنی ئەو هێزانە باشترە لەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی ڕەمادی بگرێتەوە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاگاهی داوەتە حکوومەتی عێراق لە دژوەرگرتنی هەچ هەڵوێستێک کە شیانی ئالۆزبوونی شەڕی تایەفی لێ بکەوێتەوە. شایان پاشا دەنی ئەمریکا. هەڵبژارتنا تورکیە نێزیک بووە گۆوێ di heftê meha şeşan de bêkirin. Ji ber wê jî kar û xebat zêdetir bûye di navê partiyan de. Partiya Dad û Geşpêdanê AKP hewl dide dago dengan wergire li bajarê İzmîrê navenda rêkberiya wê û bi serkeve dago serkêşiya perlemanê bike li gorî helwesta xwe. Bêtir zanîn di vê raportê de. پارلمانترا پارتیا داد و گەشەپێدانê AKP Nesrîn Olema alîgirên partiyê kom dike. Partiya İslamî pêwîstî bi wergirtina jimarên berbiçav heye lê şûnên Elmanî wekû İzmîrê eger bixwaze bigihe armancên xwe. Olema bawer e ku AKP nameyeka balkêşa berfireh heye. Em dest bi qonaqekê dikin li gel projeyên mezin ji bo xelkê me. Li di heman demda em di gel cîhanê di berekanê da bin. 10 salên vewejandina aborî bûne kilîta serkeftina AKP û alîgiriya berfireh ji bo wê heta li hin şûnên opozisyonêş. Lê aborî niha nizm dibe û li navçeyên ku bi awakî xurt piştgiriya AKP dikin gazin hene. AKP her wiha bû yekem car tevlî hilbijartinan dibe bêyî serkirdeyê xwe yê Karizmî Recep Tayyip Erdogan ku niha serokê Tirkiyê ye.
سەرۆک وەزیر ئەحمەد داود ئۆغڵۆ نەخۆدی کەسایەتیەکە گەلێریە وەک ئەردوغان لە گۆر جڤاکناس بەیتول دوورماز کۆ دەبێژە ڕەجەب تایب ئەردوگان سەرکردەیەکی پڕ بەهێز بوو و نەهاژی مەدی داڤۆدۆغلۆ هین gelek şaştiyan dike. Ji bo vê sedemê dengdar şaşmane li dor kiye serkirdeyê AKP. AKP میکانیزما خۆیە سیاسی bi lez digerîne bihêviya ku asta dudiliya dengdaran nizm bike. 14 yıllık başarısının Ev meselelerin neheniye lepiş AK Parti ku bu eger manavê 14 salan li ser desalatê û serkefnawê de nehel bişartinan da li du hev. Partiya me nêzîkî 4 milyon endamê jin hene. Ew di pişt hemû serkeftiyên me yê siyasî de ne. Olama vê stratejiyê bi temamî bikartîn. Ev serdan pir baş in. Em dikarîn rûbirû li dor probleman baxivîn. İzmir ew baawekî berfireh bajarekî Elmaniye ku dengdar têda ji geşbûna kevneparêziya hikûmeta niha ditirsin. Demek Partiya Desteladar bi xurtî kar dike ji bo serkeftinan li vir. Bi rêya jimartina dengên bingeha xwe ya gelerî di hindirê malên dengdaran de. Salih Demîjer, Dengê Amerîka. هەروەها پارتی ئۆپۆزیسیۆنی جەهەب بە هەوڵی گۆڕینی وێنای خۆی داوە لە هەڵبژاردنەکانی گشتی حوتی مانگی 6 لە وڵاتە بەڕێوە دەچن. ئەم پارتەش کار لەسەر دەنگدەران لە شاری ئەزمر دەکات. کاندیدای پارلەمانی سەلین سایگبێکی یەکێک لەو کەسانەی پارتی جێهپەی لە ئەنگری ئەلمانیە کە بە پێچەوانەی هەڵمەتەکانی پێشوو تیشک دەخاتە سەرابووری. ئێمە پێمان وایە بەدانی پەیامی ئابووری و بەڵێنی و مسۆگەربوون لەسەر بەڕێوەبەراتی باشتری گشتی بەڕاستی کارتێکنی لەسەر ژیانی هەر کەسێک دەبێت. ئەو خاتونە پەیامی خۆی بۆ خاوەن پێشانی بچووک دەنگدەرانی نەریتی ئاکەپێ دەبات. جێهپێ سۆزی کەمکردنی باز لەسەر سوتەمەنی گازۆڵ و هەروەها سۆز بۆ ڕێبازەکان دەدات بە مەبەستی ئەوەی ئابووری لاوازی وڵات ببوژێنێتەوە. وێ دەچێت پەیامەکە بە کەیفی هەندێک خاوەن بازرگانان بێت کە گەلی چەند سکاڵان سەبارەت بە هێواشبوونی کار و پیشە هەیە. ئەم کەمکردنەوەی نرخی پێداویستیەکان یارمەتی خەڵکەکە دەدات و ئەمەش بازارەکان دەبوژێنێتەوە. پەیامەکانی بۆ هەڵمەت کە لەلایەن هێندێک کۆمپانی پێشنگ بۆ تەبلیغات ئامادەکراون بەشێک لە استراتێژی جێهپێن بۆ ئەوەی لە دیمەنی لە ئەنگری ئەلمانی ڕزگاری بێت. بەڵام استراتێژی جێهپێ وەک پارتێک کە دامەزرێنەرەکەی ئیلمانی و ئاتاتورک بووە هەتا ئەم دوانەدا کۆچی لەبارەی بربەست لەسەر ڕێوشوێنی ئاینی وەک سەرپۆش لە سەردانان بووە کە کارتێکردنی لە سەردەنگدان دەبێت. ئەوەش وتەی پرۆفسۆری کۆمەڵناس دۆرمازە. جەهەپا هێندێک ڕێوشوێنی ئاینی لە تورکیادا وەک لە چەک لە سەرنان قەدەغە کردووە بۆ وێنە هێشتا هێندێک کەس باوەڕیان بە جەهەپە نییە. گەلێک بڵاوکراوەی پارتی مەبەستیانە بەرهەڵستی ئەو دەنگۆیانە لەلایەن پارتی پێشکەوتن و گەشە سەندن بێت کە دژی ئیسلامیە. ئیزمیر بە دانیشتوانێکی گەرەک ئیلمانی وەک پشتیوانێکی بەهێزی نەریتی بۆ جێهپێ و لە ڕابردوودا ڕێبازەکانی زۆر توندی ئیلمانی لە نێو گەلێک لە دەنگدەرانی ئەو شارەدا پشتیوانی هەبووە. بەڵام خاتون سێلین پێدا دەگرێت کە پەیامی خەڵکویستی ئەو بۆمانە نییە ڕیشەکانی ئیلمانی وەلا بنێت. هەوڵێکی زۆر لە گۆڕێدایە بۆ ئەوەی نیشان بدرێت کە ئێمە پارتێکی سۆشیال دموکراتین. پارتێکی سۆشیال دموکرات پشتیوانی لە مەودای یەکسانی بۆ هەموو باوەڕەکان و گروپەکانی ئەتنی دەکات. و لە ڕاستیدا تورکیا لە ڕێگای ئەتنی و ئایندا چەندین بەش بووە. ئێمە دەمانەوێت لە نێوانیاندا سازان پێکبێنین. لە ئێزمیر ئەو خاتونە و کاندیداکانی هاوڕێی لە هەوڵی بەرفراوانکردنەوەی پشتیوانی جێپێ لە نێو جەماوەری باوەڕمەند بە خوددادان. بەڵام لە هەمان کاتدا ئەوان نانەوێت لە پایە و بناغی پارتەکە لا بدەن. سەرکەوتنی جێپێ لە وەدەسێنانی ئەو ئامانجا دەبێت تا هۆکارێک بۆ مسۆگەری ئەوەی کەداخوا سەرکەوتنی لە هەڵبژاردندا بۆ ئامانجە دەگات کە هەوڵی بۆ دەدات. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. یەکشەممەی ڕابردوو لقمان ئەحمەدی دەنجی ئەمریکا بەشداری لە پێشانگەیەکی هونەری لە کلسایك لە شاری ئارلینگتن لە ویلایەتی ڤیرجینیا کرد. هاوکار ڕەڤین دۆسکی لەوێ بوو. بابەتن وەکو شەڕی داعش، کۆبانێ، شنگال و مەهاباد هەنێک ji بابەتن سەرەکی بوون di pêşangeha hunermend û herwiha karmendê beşê Kurdiyê dengê Amerîka Luqman Ehmed. Bi temaşakirina tabloya li pişt min beşê tarî têde dibînî lê tabloyeka pirrohne û dilekî geş nîşana nûjenkirin û biharê ye. Aliyê tarî di tabloyê de
و نیشانە ترس و لەرز و مژداریەیە لێ بتەڤای ڕەنگên vekirî ciwan û derbirîna hîviyane. Di destpêka karêwiyê huneriyê de hezkiriyên tabloyên wî dîtin ku Luqman rengên vekirî û kêfxweş bikardîne. Lê piştî rewşa Kurdan ya tel, rengên wî diçûn aliyê tariyê de. Xelkê dît ku ev tiştek nû ye, lê kesên nêzîkî Luqman Ehmed dibêjin ku nexêr ev ne tiştek nû ye û Luqman ji destpêkê de êşa welat her êşa wî bû. Nehdasîno hevala herî nêzik ji bo Luqman Ehmed dibêje ku êşa welat تم دل و کاری لقمان دایه. از لقمان هوارن جبری گلک سال که مایی افپاز 16 سال قدیه ام هین بچوک بون لسوریا ما هب ناست کر خورده کی گل کی هجای حوالی خوی تم ایشاوی ایشا ملتی ایشا کردایه. لقمان برنگ و تابلوین خوین تایبت رونیه دده سر ایشن کردان. وی تابلویک نو چکریه جبو کچا کرد فریناز خوزروانی و گوت کو ایشا گل مهاباده بو ایشا ویجی. اف تابلو یا فریناز خسروانی او استوباری عمل بر پرسکریکن الولات ما چیدن. دوی گو ام کاربن شانی خلکی بدن. مو چکریه برنگ کی اورتان بیجن رنگ کی دربرینی هنه کی جی ریالیز دنافدی روی فریناز بقول لك الصور قرتيه قلا قيوان یا بهاری در دکوه مینا گو او سمبولیکا یا نشانه بهاری نشانه هیویه الکلک اوی وقت جنازت هناك مری راشتنین يعني بيترن بيجن خستي جو ازقلك تشتاد هندريد بيجن لروي افكا تشاهاني اف جلينيك زر مينا هيفيه جو افكا تشبو سمبوليك ج خونا كردار ج خونا مروفي ايجو حش اشتي دكن حش ازاديه دكن هجای گودنیه که هنرمندن کرد به پیشنگهن به وی رنگی کارن تفلی شر داعش ببن. راویندوسکی دنگ امریکا. لقمان دەستخۆش لقمانی ڕۆژنامەوان کەی کاتی هەیە ئەوم وێنانە کردوونە بە تایبەتی ئەمە لەسەر خانمەکەی مەهابادی بەێ ڕاستی ئەو ینی وەک ستوباریەکەی وەک مگۆجی دەستێ ڕەڤین ساغ بێ divê got yanî ew karê min e sala gelekî demek dirêj ez vî karî dikim karê huneriyê bixwe yanî dilê min û destê min çavê min ji reng û xêzan çêbûye lê dema got welat jî tiştek çê dibe rastî ew pêwîst e yanî weke hunermendekî girêdayî êş û pirsgirêka gelê xwe divê got ez gav bi gav warim me çir û daw çê dibe li her çarperçê Kurdistanê li seranserî cîhanê taybetî ew kesanê got aştîxwaz û hez ji mirova dikin ez wek hunermend ez dibînim yanî stûbariya min e got ez wan tişta bidim nîşan ji xelkê re bi taybetî li Amerîka derfetek heye ji ber vî hayê ez zorêl xwe dikim divê got ez vî tiştî bikim yanî ser milê xwe باسی ئەمریکات کردێ هیچ پەیوەندێکت بۆ خۆ دروست کردووە دەگەڵ هونەرمەندانی ئەمریکایی یانە بەلێ دەمێکی درێژ ساڵ و نیڤێکی ئەس دناو گروپێکی هونەرمەندی ئەمریکی دەبووم مەگەلک چالاکیژی بەهەفتورکردن ڕاستی و کێفاوانجی تێ دما گوت بینن هونەرمەندێک ji ڕۆژهەلاتە ناوین تێ ستایلی وی جودایە ڕەنگی وی جودایە حەز دکن تێکیلیە پێر بکن حەز دکن استیفادێ و فێدێژێ سوودێژێ بگرن و ئێمەژی ڕاستی ینی دلێمە هەیە گۆگەلێکی ئەو پەیوەندیە ez karim bêjim pêwendiya huner û çand û kultura got em karibin pê bi hevdûre fêmkirin bidin û ew jî karibin me fêm bikin weke milletekî. Baş daway serkevtinit bۆ dekein hawkarman Luqman Ehmed. بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی کورد کۆنێکشن سپاسان دەکەین کە تا ئێستا دەگەڵماندا بوون بە سڵاوی تایبەتی هاوکارم لوقمان ئەحمەد و من محتەبەر شێروانی و تەواوی هاوکاران کە لە پشتی تەلەڤیزیۆنەکەنە و یارمەتیان دای بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە لە بیرمەکان سێشەمەی داهاتوو جارێکی دیکە دەگەڕێینەوە لاتان هەر شاد بن.